بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر لە باسی ڕۆژ لەگەڵتان دەبم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە ئاسایشی هەرێمی کوردستان، مەترسیان نوکەیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ سەر هەولێر کە وەک پایتەختی هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر تارق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێرمان کردووە. دکتۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. ماوەیەکە دەبینرێت لە شاری هەولێر کۆمەڵێک ڕێوشوێنی ئەمنی تون دەگیرێتە بەر. ئایا مەترسی لەسەر هەولێر هەیە؟ ئێمە هەموو دەزانین لەو فترەی بەو دوایەی داعش تووشی شکستێکی سەربازی زۆر گەورە بووە. هەر لە سەرەتادا لە منتیقەی شەنگالەوە پاشتر هەتا منتیقەی غازر و هەتا منتیقەی مەخمور و هەروەها لە منتیقەی ڕوومادی و فەلوزەش دەستی سوپای عراقی دیسان شکستی هێنا. احتیمالی ئەوە دەکرێت کە داعش بۆ ڕاستکردنەوەی ئەو معنەویاتە شکاوە داتەپیوەی خۆیان بیانەوێ پەنا بن بۆ هەندێک کاری ترسنۆکانە و هەوڵ بدەن لە شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر هەندێک کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن. ئێمە هەر لە ڕوانگەی ئەوەوە کە بەرنامەیەکی ئەمنی تۆکەمان داڕێشتووە. لە زمنی ئەو بەرنامەیەش ئەوەیە کە هەندێک شەقام لە هەولێر بە بەردی کۆنکریتی جارێ بە شێوەیەکی کاتی داخراوە. کەواتە بەس پێشبینیە؟ تەنها پێشبینیە، هیچ زانیارێکی مسبق نییە، معلوماتێک نییە کە هەبی. ئێمە تەبعاً لە شەڕداینە لەگەڵ داعش و ئەوان هەر لە بیدیاری دروستبوونیانەوە زیاتر دایم پەنایان بردووە بۆ کاری ترسنۆکانە، بۆ کاری تێکدەرانە و عملیاتی ئەرهابی، یعنی کردەوەی تیرۆریستانیان ئەنجام داوە لە هەموو شارەکانی عێراق. بەڵام لە کوردستان هەوڵیان هەبووە پێشتریش و کەمتر ئەو دەرفەتیان هەبووە کە نیازەکانی خۆیان جێبەجێ بکەن. زۆر باش. ئایا بەستە نییە داعش مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان یا خۆت ڕێکخراوی دیکەش هەن؟ ئێمە لە کاتی ئێستادا تەنها تاکە مەترسی کە تیرۆریستی هەبیتن ئێمە بە داعشدا دەیبینین لە کاتی ئێستادا. بەڵام لە دوا ڕۆژ یاخود هەندێک خەڵای نووسوو هەبن، هەندێک زیاتکە هەبن، هەتا ئێستاکە جگە لە داعش کەمتر عملیاتتر ئەنجام دراون وەکو کردەوەی تیرۆریستی. کەواتە لە ئێستادا تەنیا داعش؟ بەڵێ. باش. وەکو دەبیندرێتن تەقینەوەکان زێدەتر ئێستا لە عێراق دەبیندرێن، لە تورکیا، لە هەندێک وڵاتی بیانیش دەبیندرێن. پێت وایە بۆچی کەمتر ئێستا ڕوو لە هەرێمی کوردستان دەکات؟ ئایا داعش ئامانجەکەی هەرێمی کوردستان نییە یان هۆکاری تری لە دواوەیە؟ طبعاً هەرێمی کوردستان ئامانجی یەکەمی داعشە. هەر لە سەرەتای دروستبوونیەوە داعش هەوڵی داوە کە کردەوەی تیرۆریستی لە هەرێمی کوردستان بکات، بەڵام هەتا ئێستا دەرفەتی وەرنەگرتووە. ئەمە ئێستاکە بەهۆی ئەو هێزەی پێشمەرگە کە لە سنوورەکان ڕوبەڕووی داعشن کە بە شێوەیەکی ڕێکوپێک و تۆکمە سەنگەرەکانیان پاراستووە، واروها لە بازگەکان پشکنین زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک و پێشکەوتوو ئەنجام دەدرێ و بەهۆی ئەو حیزامە ئەمنیەی کە لە دەوروبەری شارەکان هەیە بە تایبەت شاری هەولێر و ئەو هەماهەنگیەی لە نێوان هێزە ئەمنیەکان هەیە، لە نێوان ئاسایش، پۆلیس و پێشمەرگە زێڕەڤانی. ئەو هەماهەنگیە وای کردووە کە بە جهودی هەموو لایەک ئەمنیەتی هەولێر و ئەمنیەتی شارەکان باشتر بێتن لە هەندێک شوێنی تر لە شارەکانی تری عێراق. هەر لەبەر ئەوەیە کە دەرفەتیان نەبووە لێ لە کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن. باش. بۆچی قەنەعەتتان وایە کە ئەولەویەت زێدەتر بۆ هەرێمی کوردستان بی، بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان بی لەلایەن داعشەوە؟ ئێمە لە سەرەتای ساڵی 2007ەوە هەتا ئێستا کە 2016 ماوەی 9 ساڵ لەو 9 ساڵی داعش یاخود ڕێکخراوانی تیرۆریستی کە پاشتر گۆڕا بۆ داعش لە پاش ساڵی 2013 هەوڵیان داوە دایمە کردەوەی تیرۆریستی
لە شاری هەولێر ئەنجام ئەو ساڵی 2007 لە بارگای ئاسایشی هەولێر لە پێش بارگای ئاسایشی هەولێر سیارەیەکی قەلابی گەوریان تەقاندەوە کە بووە هۆی شەهیدبوونی کۆمەڵی کارمەندی ئێمە و لە ساڵی 2013 جارێکی تر هەمان هێرشیان کردەوە سەر ئاسایشی هەولێر ئەو جارەی بەکردەوەشی ئینغیمازی و ئینتیحاری کە توانیان کە هاتن هەر لە پێش دەرگای ئاسایش معالەجەکران هەمیان کوژدان بەڵام بەداخەوە هەندێک کارمەندی ئێمە شەهید بوون و لە پاش ئەو کاتانەش هەر لە هەوڵی خۆیان بەردەوام بوون ئەوە بووە دوو جاری کە توانیتیان بگەنە ناو شاری هەولێر جارێکی لە پێش پارێزگای هەولێر جارێکیش لە نزیک خۆسڵخانەی ئەمریکی لە عەنکاوە توانیان تەقینەوە بکەن یعنی لە خلالی ئەو ماوە زۆرێک کە 9 ساڵە توانیتان ئەوان تەنها 5 کردەوەی تیرۆریستی لە هەولێر ئەنجام بدەن و هەر پێنجیش لە پاشان ئەو کەسانێک کە پێ هەڵساون ئەوەی کە هاوکاری کردوونە ئەوەی کە ساری بۆ دابین کردوونە ئەوەی بۆ تەفقیق کردوونە ئەوەی چاوساغی بۆ کردوونە هەمیان گیران هەندێکیان لە شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان گیران هەندێکیان لە شوێنانە گیران کە ئامادەسازیان بۆ کردووە هەندێکیان کوردیان لەگەدا بووە هەندێکیان بەس عەرەب بوونە تێکەڵ بووە ئەوانە هەموو گیران و بەدەیان عادەتی تریش هەیە کە محاولاتیان هەبووە گرتومانن ڕەنگە لە کاتی خۆی ئالان نەکرابی زۆر باشە دێنە سەر ئەو خاڵە پێشتر دەگوترا شانەی نووستووی داعش لە هەرێمی کوردستان هەیە ئایا ئەو مەترسیش ئێستاش بەرقەرارە؟ کە باز لە شانەی نووستوو بکەین تعریفی شانەی نووستوو فەرقە لە کەسێک بۆ کەسێکی دیکە هەر کەسێک بە شێوەیەک تعریفی دەکات ئەمن وای دەبینم شانەی نووستوو ئەو کەسەیە کە نزیکن لە تیرۆرستان نزیکن بە پلەی خزمایەتی یاخود پلەی برادەرایەتی چونکە ئەگەر لە زمنی تەنزیم دابی ناکە شانەی نووستوو هەر لە زمنی ئەو تەنزیمەیە هەر بە تیرۆریست دەزاندرێ هەر کاتێک دەرفەتی هەیەوی کردەوەی تیرۆری خۆی دەکات بەڵام شانەی نووستوو ئەوەیە لە ناو تەنزیمی دانیە لا بەس کاتێک لە کاتەکان ئەگەر هات و بارودۆخ لەبار بوو ئەو کاتە ئاسانترە لە خەڵکیت کە پەنا بۆ کاری تیرۆریستی بە یعنی وەکو برێ نیمچە ئامادەکراوە ئەوانش هەیە هەندێکیان کە سوکاری ئەو کەسانە نەکە ئێستا کە پەیوەندی ئەمە داعش کردیەوە هەندێکیان ئەوانە کە پێشتر برادەریان بوونە هەڵسکەوتە نەگەی کردووە ئەوانە بە شانەی نووسوودا دەندرێ ئەوانەش هەتا ئێستا کە زۆر مەحدود بووە لە هەرێمی کوردستان نایانتوانیوە بە هیچ شێوەی کارێکی وا تیرۆریستی و بەتایبەتی شاری هەولێر لەبەر ئەوەی بەڕاستی ئەمە تەنها ناو شاری هەولێر زیاتر لە 26 بنکەی ئاسایشمان هەیە و بە شێوەی ڕێکوپێک زۆر بە چاوکراوە چاوەدێری هەموو کەسێکی گومان لێکراو دەکرێتن کە ڕەبتی هەبێتن لەگەل ئەو ڕێکخراوە تیرۆریستی زۆر باشە لە هەندێک وڵاتانی ئەوروپا کەسێک کە گومانی لێ بکەن ناوە سەردانی ئاسایش دەکات و بەدوا داچوونی لەسەر دەکەن ئایا کەسی گومان لێکراو هەن لە هەرێمی کوردستان هەمان مامەڵایەن لەگەڵدا بکرێت ئەو کەسە گومان لێکراوانە پێویست ناکە سەردانی ئێمە بکەن ئێمە بە لای خۆمان ڕادەتوانین بە چاودێریان بکەن بەڵێ چاودێری کەسی گومان لێکراو دەکرێت و لە هەر کاتێک کە بەڵگەی پێویست زەبەردەستە بیتن ئەو کاتە بە پێی ڕێ و شوێنی یاسا و قراری دادووە دەستگیر دەکرێت باش بەپێی کردارە تیرۆریستەکانی ڕابردوو هەموو ئەو بازنانەی کە داعش بەکاری هێناوە هەندێک لە مینبەرەکانی مزگەوتەکان بووە لە هەرێمی کوردستان لەوێوە پەیوەندی دروست بووە و هەوڵیان داوە کردداری تیرۆریستی بەکاربینن ئەو مەترسێ ئێستاش ماوە بەڕاستی ئەو پرسیارێکی باش بوو جەنابەت پێشتر پرسیارت کرد گوتت دەربارەی ئەوەی ئایا تەنها داعش جێگای مەترسیە ئەمن ئەوە بگوتان بەڵێ تەنها داعش تەنها جێگای مەترسیە بەڵام خەلایەی داعش ڕەنگە هەبێتن لە ناو هەندێک گروپدا هەندێک عزبیتکەدا و ئەوانە لە کاتی پێویست یعنی هەتا حدێک تەنزیماتیان بۆ داعش کردووە و هەروەها هەندێک جار هەبووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کردەوەی تیرۆریستیان ئەنجام داوە ئەوانە ڕاستە ناو عزبەشتکەدا خۆیان عشار داوە بەڵام لە بنەڕەتدا ئیتسالاتن لەگە داعش ینی مەترسی ئەوە هەیە ئەندامانیان لە نێو حزبێکدا یعنی خۆیان شارد بێتەوە حەشاردا بێت ئەوان تەنزیمەکەن پەنا بۆ هەموو شتێک دەبن و لە پێشتردا شتیوە لە بەردەستی ئێمە هەیە کە ناو هەندێک عزبدا تەنزیماتیان کردووە کە بەڕواڵەت ئەوەیە سەر بە عزبێشکەیە بەڵام لە ژێرەوە ڕەبتیان هەبوو لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی داعش و لەو فترەی چووی توانیان ژمارەیەکی زۆر
لە خەڵکی شاری هەولێر فری و بدەن و بنێرن بۆ ناو ڕێزەکانی داعش ئەو کەسانەی کە بەو کارە هەستاون پێش ئەوەی کە دەستگیر بکرێن ئەوانش ڕایان کرد و پەیوەندیان بە ڕێزەکانی داعش کرد و هەندێکیان ئەوانە کوژراوە هەندێکیان ماوە مەسەن لەوان یەکە بناوی مەلا شوان ئەوە لە هەولێر لە بن پاری ئەوەی کە مەلای مزگەوتە بەڵام لە بنەوە پەیوەندی بەهێزی هەبوو لەگە داعش وەرداعش بوو لە کاتێک کە بەرەو ئاشکار لە سوو حزبێکی دیاری کراوە بوو ئەو تەنها وەکو مەلای خۆی دەناسان بەڵام لە بنەوە پەیوەندی هەبوو لەگە ڕێکخراوی تیرۆریستی داعش و هەندێک شتریش هەبوون کە پەیوەندیان هەبوو بە عزبێش دیاری کراوە بەڵام دوای ئەوەی کە ئاشکرا بوون پێشەوەی کە دەستگیر بکرێن توانیان ڕاکەن و بەسەر ناو داعش بەڵام ماوەی زۆرە زیاتر لە سارێک دەبیتن هیچ کەسێک لە هەولێرە و پەیوەندی بە داعش نەکردووە ئەوانەی پێشتر لە ناو سنووری داعشش بن ئێستا ئەوەی کوژرابیتن ئەوەی ژمارەیان کەم بوویتەوە ئێوە گومان لە هیچ حزبێک دەکەن ئاسانکاری بکەن بۆ بە ئەندامبوونی خەڵک بچنە نێو ڕێکخراوی داعش کە ئێوە باز لە حزب دەکەن ئەمە گومان لە هیچ عزبێک ناکەین ئەو عزبانەی کە هەنا لە ساحەی کوردستانی مجازن و لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا هەموو مشارەکن بەس گومان لە هەندێک کەسی داعش دەکەن کە ناو هەر عزبێکدا خۆی عشارداتن سود لە عزبەکە ببینیتن بەبێەوەی ئەو عزبە ئاگاداربی هەستیتن بە ئەوەی کە چالاشی ئەنجام بداتن ئەو چالاشیە لەم پاری عزبێک بیتن بەڵام بێتی جای ئەوەی بی کە سود بە داعش بگەینی ئەمە زۆر بەوردی چاودێری ئەو کەسانە دەکەن. باش ئەگەر پێشبینی کردداری تیرۆریستی بکەن لە ئێستادا هەماهەنگی هاوڵاتیان چۆن دەبینن دەتانەوێت هاوڵاتیان چۆن هاوکارتان بن ئایا بەڕاستی هاوڵاتیان هاوکارتان بوونە توانیویانە ینی زانیاری بە ئێوە بدەن چاوساغ بن هاوڵاتیان تەبانە ئێمەوە لێرەوە زۆر سپاسی هەموو تاکێکی شاری هەولێر دەکەم لەو هاریکاریە باشەی کە ڕۆژانە پێشکەش بە ئاسایش دەکەن ئێمە ژمارە تەلەفۆنەکانمان دیارە ڕۆژانە زانیاری بە ئاسایش ڕۆژانە هیچ بنکێشی ئاسایش نییە هیچ شعبەیەکی ئێمە نییە و هەروەها هەر لە خۆمەوە تا دەگاتە هەر ئەفسەرێک ڕۆژانە لەلایەن هاوڵاتیانەوە بە تەلەفۆن یاخود بە شێوە ڕاستەخۆ پەیوەندیان پێوە دەکرێت و زانیاری زۆر بە سوود و ڕێکوپێشمان پێدەدەن لەسەر هەموو بارەکانی لەسەر زۆر شت کە پەیوەندی بە ئەمنێتی ئەو شارە هەبی ئێمە بە سوپاسەوە ئەو زانیارە وەردەگرین ئیژە سەر دەکەین و زۆر زار نەتیجەی زۆر باشی بووە بەبێ ئەوەی ئەو کەسەی کە هاوکاریمان بکات لە هیچ شوێنێک ناوی بێ یاخود بزانتەوە تووشی هیچ گوری گرفتێک بێت. بەدەر لەو تەقینەوانەی کە لە ڕابردوو لە هەرێمی کوردستان ڕوویدا یاخود بە تایبەت بڵین لە شاری هەولێر ڕوویدا هیچ کردارێکی تیرۆریستی بووە ئاسایشی هەولێر نەیویست بێت هاوڵاتیانی لێ ئاگادار بکاتەوە هەوڵ هەبوو بۆ ئەنجامدانی کردداری خۆکوژی تیرۆریستی ئەمە هەموو ئەوە دەزانین کە کردداری تیرۆریستی بۆ ئەوەیە کە ترس و تۆقیم بڵاو بکاتەوە هەدەفی تیرۆریستانیش ئەوەیە کە خەڵک بترسێ لە سەر و ماڵ و کەرامەتی خۆی ئەمین نەبی ئەو کاتە ئەوەیە ئەرهابی ئەنترساندنی خەڵک زۆر زار هەبووە هەوڵیان داوە بۆ ئەنجامدانی هەندێک کردداری تیرۆریستی ناو شاری هەولێر لە دەوروبەری هەولێر و زیاتر لە چەند زارێک نەک جارێک و دوو ئێمە دەستگیرمان کردوون و کێسەکانمان داوە بە دادگا بەڕاستی لەبەر ڕاچاوکردنی سایکۆلۆژیەتی خەڵک و لەبەر ئەوەی ترس و دەرەڕاوچێت ناو خەڵک بڵاو نەبێتەوە لە کاتی خۆی نەمانداتەوە یعنی ئاسایش خۆکوش هەبووە دەستگیری بکات تیرۆریست هەبووە دەستگیری بکات بەرێ تیرۆریست هەبووە خۆکوش هەبووە و خەڵکێک هەبووە مادەی تەقامەنیشی پێ بووە ئەو کێسەکان دراوە بە دادگا و بەڵام ئێمە وەکو ئەلانکردن ئەلانمان نەکردووە. بەڵێ دیارە ئێستا شەڕی مووسڵ نزیک بۆتەوە و ژمارەی زۆر لە ئاوارەکان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بە تایبەت هەولێر و پارێزگای دهۆکیش سنوورێکی درێژ لە نێوان پارێزگای مووسڵ و هەولێر و دهۆک هەیە چ ڕێو شوێنێکتان گرتۆتە بەر بۆ ئەوەی ئەندامانی داعش دزە نەکەنە نێو هەرێمی کوردستان ئێمە وەکو باسم کرد سنوورێکی زۆر تۆکمەما هەیە لە بینی هەرێمی کوردستان و ئەو سنوورانێک کە لە ژێر دەسەڵاتی داعشدانە ئەوەش پێشمەرگەی کوردستان زۆر بە ڕێکوپێشی و پاڵەوانە ڕۆژانە ئەرچی خۆیان جێبەجێ دەکەن سەنگەرەکانیان زۆر تۆکمەیە
کە ڕێگا بەوە نادەن کەسێکی تیرۆریست دزە بکاتن بۆ ناو شارەکان. بەس لە هەندێک حالەتدا کە خەڵکێک دێن خۆ دەناسێنن بە ناوی سیڤیل، خۆ دەزانی ملەتیمە و کورد چەند متەسامەحە کە کەسێک دەبینی ڕوبەڕووی دێتن و بە ناوی سۆز و عاتیفەی هەیە بەرامبەر دەبینی ژن و منداری دەگەرە و دێتن بە ناوی سیڤیل خۆ دەناسێنی. ئەو حالەتانە هەبوونە ڕۆژانە بە دەیان بەڵکو بە سەدان کەس بە تایبەتی لە سنووری مەخمور دێن خۆ دەناسێنن بە خەڵکی سیڤیل. ئێمە لەوێ ئەندرێ چەند لیژنە هەیە کە دەستگیر کراوە؟ بەڵێ ژمارەی لەوانە دەستگیر کراوە چەند لیژنەیەکەیە کە باگراوندی ئەو کەسانە دیار دەکات تاقیق دەکاتن لەوانە ئەوەی کە پێشتر ڕابتی هەبیتن لەگەر ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەوانە بەبێ گومان دەستگیر دەکرێن و ژمارەیەکیش لەوانە دەستگیرکرانەوەی سەلامان. باش ئەوەی کە لە مووسڵەوە دێ بەم شێوە ڕێوشوێنتان گرتوۆتە بەر، بەڵام زۆر جار مەترسی لەسەرەوە ئاوارە عەرەبانە هەیە کە لە نێو هەرێمی کوردستانن وەک دەزانرێتن ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان نیشتە جێن. ئێوە مەترسیتان هەیە لەسەرەوە عەرەبانە یاخود دەتوانن کۆنتترۆلیان بکەن؟ ئەو عەرەبانە کە لە سەرەتای ئەوەی کە داعش دەستی گرت بەسەر مەنتیقەی مووسڵ و ڕۆمادی و سەلاحەدین ئەوانە بەشێکی زۆری برا عەرەبەکان ئاوارە بوون و پەنای هێنا بۆ هەرێمی کوردستان. ئێمەش لەژێر ڕێنمای جەنابی سەرۆک ئەو کاتە دەرگاکانمان واڵا کرد، سەیتەرەکانمان کردەوە و ئیستقبالی هەموو خەڵکانەمان کرد لە هەولێر بە کەیفی خۆیان جێنشین بوون، ئەو شوێنێک کە ویستیان پێیان باش بوو جێنشین بوون. ئێمە مقابل ئەوان ویستیان یاخود ئێوە ویستان لەو شوێنانە نیشتە جێ ببن؟ نا بەویستی خۆیان، بەویستی خۆیان. هەر کەسێک خانێکی دەچێت دەگرت پەیدای دەکرد، خانێک بەکرێ دەگرت دەچوو لەوێ دادەنیشت. یعنی ئێمە کەمپێکمان نەکردەوە بێ ئەو کەمپە تایبەتە بە ئاوارەکانی عەرەب یاخود ئەوانەی لە شارەکانی لەو شارانەی کە داعش ئەوانەی داعش خۆی لەسەر فەرز کرد بوون. ئەمە هیچ کەمپێک نەبوو تایبەت بە ئەوان لە شارەکانی هەولێر خۆیان لەو شوێنانی پێیان باش و خانویان گرت. ئێمە شتێکمان بۆ دروستکردن کە ناومەلنە کارتی نیشتە جێبوون هەتا جیاوازیان هەبێتن لەگەر ئەوەی لێرێ لەگەر ئەوەی کە لە دەرەی هەرێمە تاکو بناسێتەوە کار ئاسانی بۆ بکرێت لە فەرهەنگەکانی حکومی کە بتوانانی منداڵەکانی خۆی ڕەوانی قوتابخانەکان بکات، بتوانیت مەرازعەتی دایرەی مرور بکات. ئەو عەرەبانەی ئاوارە مەترسینین بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان بە مەترسیان نازانن؟ ئەو عەرەبانە خۆیان زەحیەی دەستی تیرۆرن، ئێمە هیچ بە مەترسیان نازانین و بەڕاستی هەتا ئێستاکە لە شاری هەولێر کەمترین کێشە ئەو عەرەبانە هەیە بۆی کێشان نەبووە. ئێمە بەڵام هەندێک خەڵکی تر هەیە کە ئەوانە شەر عەرەبن هەتا ئێستاکە لە ژێر دەسەڵاتی داعشدا بوونە، ئێستا کەنجیەکان ئازاد دەکرێت لەلایەن هێزی پێشمەرگا یاخود سوپای عراقی، هەندێکیان دێنەوە ناو سنوورەکانی ژێر دەسەڵاتی حکومەتی هەرێم. عەرەبانە تەنانەت چەکیشیان لە ماڵەوە هەبووە و دەستگیر کراویش. ئەو عەرەبانەی کە باسم کرد پێشتر لە سەرەتای پرۆسەی ئەوەی یعنی ئەو کاتێک کە داعش هات دەستی بەسەر شارەکان داگرت، ئەوانە لە سەرەتاوە ڕایان کرد و هاتینە هەرێم، ئەوانە قوربانی دەستی تیرۆرن خۆیان، ماڵ و منداری خۆیان ئەو شوێنی خۆیان بەجێش هاتنێ پەنایان بۆ ئێمە هێناوە هەتا ئێستا کە ئەوان کەمترین کێشەی ئەمنی ئەوان هەیە بووە، کێشەی ئەمنیان نەبووە، حالەتێکیان نەبووە. هیچ بە مەترسی نازانم، بەس وەکو باسم کرد ئەوانەی کە ئێستا کە لەژێر دەستی داعش بوونە و ماوەی 2 ساڵە لە بن سەیتەرەی داعشن ئێستا دێن بۆ ناوەمە. ئێمە کەمپێکمان دروست کردووە لە نێوان مەخمور و هەولێر کە پێی دێن کەپی دیبەگە، ئەوانە لەو کەمپەنە بەڕاستی لە من مراقەبەشدانە و خازعن لۆ بە دوواداچون و تحقیق ئەگەر کەسێک دەوارە پێوەدی بە داعش کرد ئیزراعاتێکە دەکرێت. دەست خۆش پرسیارم زۆر ماوە پێم باشە ئەو پرسیارانە بکەین و بینەرانیش وەڵامەکان لە جەنابتانەوە جێویست ببن. لە هەندێک وڵات باری لە ناکاو ڕاگەیندراوە، حاڵەتی ئامادە باشی بەرز کراوەتەوە. ئایا ئەو ڕێوشوێنانەی کە لە هەرێمی کوردستان دەگیرێتە بەر پەیوەندی دارە بەوەی کە ئێستا لە ئەڵمانیا ڕوودەدات یاخود لە وڵاتێکی وەکو فەڕەنسا ڕوودەدات؟ ئێمە لە شاری هەولێر لە سنووری پارێزگای هەولێر بۆ جێبەجێکردنی ئەمنیەتی خۆمان، ئەمنیەتی ئەو شارە ئەو خەڵکە پێشتر هەندێک ڕێوشوێنمان گرتووەتە بەر. ئەو ڕێوشوێنانە ڕەنگە لە وڵاتت کە نەبی، کۆمەڵک بازگە و حیزامی ئەمنی و کۆمەڵک بنکەی ئاسایش. ئەمە بە حکمی ئەوەی لە حالەتی شەردانیا لەگەر داعش و نزیکترین ئێستا چەند ڕەنگە 56 کیلۆمەتر نێوانمان بێت لەگەر داعش
و بە دەرەجەیەک هەرێمی شاری هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان و پایتەختی قراری سیاسی، پایتەختی شەڕکردن لەگە داعش، دژ بە داعش، هاوپەیمانان لەگە داعش زۆر مستەهدەف بووە، زۆر ئامانجی داعش بووە کە بیانەوێتن ئەو ئەمنیەتە ئەو بەرقەراریە وەکو خۆی نەبێ وەکو ئێستا کە هەیە. ئێمە لەو ڕۆوە دایمان لە فعالیت داینا و دایمان لە واجب داینا و لە ئەرچی خۆمان داینا، یعنی هەردەم ئامادە باشین. زۆر باشە، دیارە ژمارەی زۆر لە کۆنسوڵخانەکان لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری هەولێرن. ئێوە چۆن دەتوانن زامنی پاراستنی ئەو کۆنسوڵخانانە بکەن لە کاتێکدا لە نێو وڵاتی خۆیان، یعنی ڕوبەڕووی مەترسی تیرۆریستی دەبنەوە، هەڕەشەی تیرۆریستی دەبنەوە؟ ئێمە بەرنامە هەیە بۆ هەموو کۆنسوڵخانەکان لە ڕووی دامیکردنی ئەمنیەت و پاسەوانی. ئەوانش بەڕاستی ناو شاری هەولێر لە چەند شوێنی جیاجیا پەرتوبڵاون و لە هەر شوێنێک ئەساب بۆ ئەمنیەتی ئەو شوێنە کراوە کە ئەو کۆنسوڵخانەی لێیە و ئێمە وەکو ئاسایش پەیوەندیمان هەبووە لەگەر ئەمنیەتی ئەو کۆنسوڵخانانە لە هەر تێبینیەک ئاگاداری ئێمەیان کردوێتەوە و هەندێک جار بەڕاستی هەندێک ئیجراعات و ڕێو شوێنمان گرتوۆتە بەر هەر لە خەسەر خاتریوان ئەوان پێیان باش بووە مەراعاتەن لەوان هەندێک ڕێو شوێنی ئەمنیمان زیاتر کردێ لە ئەترافیوان تەسیقەشی باشە بووەوە تا ئێستا توانیتمان ئەمنیەتی ئەو کۆنسوڵخانە کەمتر لە دوو خولەکەم ماوە چەند پرسیارێک ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە. ئاسایشی هەرێمی کوردستان چەندە توانیوێتی ینی سربەخۆی خۆی بپارێزێت لە کێشە نێوخۆیەکانی هەرێمی کوردستان؟ ئێمە وەکو ئاسایش ڕۆژانە ئەو خزمەتگوزاری کە پێشکەشی دەکەین بۆ هەموو جەماوەری هەرێمی کوردستانە یاخود جەماوەری شاری هەولێرە ئەمنیەت بۆ هەمومانە و هیچ احتیبارێکی سیاسی لە کارەکانمان ناکەین. هەموو کەس بە چاوەک تەمەشا دەکەین، دەمانەوێتن لە شاری هەولێر باشترین سەقامگیری ئاسایی شەبیتن، خەڵکەکان لە ژیان و ماڵی خۆیان دڵنیابن. کەواتە ئاسایش سربەخۆی و بەشێک نابێتن لە کێشە نێوەخۆیەکان. زۆر جار دەگوترێت ئێوە بەبێ بڕیاری دادگا خەڵک دەستگیر دەکەن. بە هیچ شێوەیەک بەبێ بڕیاری دادگا خەڵک دەستگیر ناکرێت. ئەوە مەسئولیەتە، دیسان دەبی کەسێک کە دەستگیر دەکات پێویستە لایەنی دادگا ئاگاداربی و هەتا ئێستا کەسمان دەستگیر نەکردوە بێ باشی دادگا. کار نەکردن بە یاسای بەرەنگاری بوونەوەی تیرۆر کاریگەری لەسەر ئەدای ئاسایش دەبێتن؟ ئەکید کاریگەری دەبێت لەبەرەوەی یاسای بەرەنگار بوونەوەی تیرۆر یاسایشی زۆر پێشکەوتوو بوو، ڕێگای لەو کەسانە دەگرت کە پشتگیری ئەرهاب دەکەن، پشتگیری تیرۆر دەکەن، تەشجیعی تیرۆر دەکەن، تەرویجی تیرۆر دەکەن، جگە لەوانەی کە تیرۆرست بوون. ئێستا لە غیابی ئەو یاسایە پێویستە بگەڕێنەوە بۆ دوو یاسای تر، یاسای ژمارە 8 ساڵی 93 و یاسای ژمارە 21 ساڵی 2023 لە پەرلەمانی کوردستان کە دەرچوونە. ئەو یاسایانە دەتوانن ئێمە هەڵسوکەوت لەگەر لایانی تیرۆردا بکەین و هەر مەترسێک هەبێ بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر شارە خۆشەویستەکە بە شاری هەولێر دەتوانین ئەمە ڕوبەڕووی بینەوە بەو یاسایە ئیجراعاتی پێویست بکەین. بەڵام یاسای تیرۆر یاسایەکی زۆر پێشکەوتوو بوو، دەو یاسایی باسم کرد پێشکەوتووتر بوو. باش، زیندانی نهێنیتان هەیە لە دەرەوەی بڕیارەکانی دادگا؟ ئەبەت قەتعی بە هیچ شێوە؟ بە هیچ شێوەیەکی. زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت بە هیچ شێوەیەکی زیندانی نهێنی لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر دەتوانم قسە لە شاری هەولێر بکەم. هیچ زیندانێکی نهێنی نییە جگە لەو زیندانی ئاسایشی هەولێر و ئاسایشی گشتی و ئەوەی کە پێی دێنە مەحەتە و ئەو شتانە. بەڵێ دکتۆر تارق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر، یەکجار سوپاس. سوپاس. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت، دەچینە ناوبڕێک و دواتریش دۆسەی تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەخستنەوەی نێوماڵی کورد. بۆ ئەمە بەستە میوانداری بەڕێز ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئازاد بەخێربێت بۆ باسی ڕۆژ. پێم باشە
سەرەتای پرسیارەکانم بەوە دەست پێ بکەم ئێوە لە 12/11/2015دا لە گوتارێکتاندا پێتان وابوو پەیوەندی نێوان گۆڕان و پارتی هەروە بە ئاسانی چارەسەر نابێ و ناگەڕێتەوە دۆخی جارانی. ئایا ئێستاش هەمان ڕاتان ماوە؟ سپاس بە بەڕێستان. دیارە دۆخی هەرێمی کوردستان دۆخێکە با بڵین چ لە ڕووی ئابوووریەوە، چ لە ڕووی داراییەوە، چ لە ڕووی مەسەلەی پەرلەمان و کاری پەرلەمانیەوە، چ لە ڕووی ئەو وەزعە قەیرانی اقتصادیکەیە و سەرباری ئەوەش ئەو کێشە گەورەی کە پێوتێ شەڕی داعش و شەڕێکی ئیقلیمی و شەڕێکی نێودەوڵەتی گەورە وەزعێکی باش لە کوردستانی هەرێم ناخۆڵقەیە. ئەو وەزعە باشە کە ناخۆڵقەیە گەلی کورد بە هەر 5 ملیۆنەکەیەوە بە هەموو هێزە سیاسیەکانەوە بە تایبەتی هێزی یەکەم، دووەم، سێم، چوارم، پێنجەم لی بەرپرسیارن. پێم وایە وەزعی هەرێمی کوردستان بە ئاسانی ناگەڕێتەوە بۆ پێش 12/دا و بە ئاسانی ناگەڕێتەوە بۆ سەردەمێک کە پێوترێ سەردەمی مەسەرەن کارەبوونەوەی پەرلەمان و سەردەمی نەمانی قەیرانەکان. ئەمش ڕەبتی بە کۆمەڵە مەوزوعە هەیە. یەکەمیان هۆکاری دەرەچیە و هۆکاری ئیقلیمی و هۆکاری اقتصادی نێودەوڵەتیەیە کە تاسی لەسەر مەسەلەی دۆلار و مەسەلەی نەوت و با بڵێن فرۆشتی نەوتەیە. خۆکاری ناوخۆ بریتیە لەو کێشەی کە لە دوای 12/دا لە نێوان گۆڕان و پارتی ڕوویدا و دوای ئەوەش ئەو کێشەیە لە 12/دەی پارەوە بۆ ئێساکێ ئەو بەرەو 12/8 لە ڕۆین تقریباً 75 ڕۆژێکی ماوە بۆ یەک ساڵ. من بۆ خۆم ئاسۆیەک بۆ ئەوەی کە جارێکیکە وەزعەکە پێش 12/دەی لێ بێتەوە نایبینم. بۆ خوازیاریشم ئەوەی من نەیەتە دی، بەڵام واقع سیاسیەکە، واقع اجتماعیەکە، واقع کللتورەکەی نێوان حیزب سیاسەکانی کوردستان وامان پێ دەڵێ. باش، ئێوە بۆ چوونتان چیە؟ ئایا پێتان وایە کێشەکان کێشەی شەخسین یاخود لە پێناو بەرژەوەندی گشتیە؟ من پێم وایە لە کوردستان ئێمە سیستەمێکمان هەیە، واقعەکمان هەیە، کللتورێکمان هەیە، کللتوری شەرقە. لە کللتوری شەرقا ئەگەر بتەوێ بڵی کاریزما، بتەوێ بڵی تاک، بتەوێ بڵی شەخص، بتەوێ بڵی با بڵین تاکەکان دەوریان نییە، وا نییە. یەکەم شەرق هەر کللتورەکەی، هەر دیموکراسیەکەی دیموکراسیی تەوافقیانەیە و شەرق بریتە لەوەی کە ئینسانەکان و تاکەکان لە شەرقا دەوری کاریزمایی و دەوری پاڵەوانی و دەوری قارەمانی و دەوری با بڵین پێرفێکتیان هەیە. بۆ مؤسسات دروست نەبووە، بۆ دامەزراوەی ڕسمیمان نییە، بۆ با بڵین ئەو شتانی کە ستراکتۆری دەوڵەت بوون لە ڕووی بنیوی با بڵین سۆسیۆلۆژیۆ نەک لە بنیوی اقتصادیەوە، چونکە دروستبوونی دەوڵەت تەنها اقتصاد نییە. وڵاتێن نان نیە بیخوا و دەوڵەتیشە و عەلەمەکەشی ئەسوڕێتەوە لە ئومەمی متحیدە و کورسیکشی داگیر کردووە. ڕبعی ئێمەشی نییە. لە ڕووی ستراکتۆرەوە، لە ڕووی بنیەی سۆسیۆلۆژی، واقعی اجتماعی، اقتصادی، کللتوریەوە شەرق جیاوازیە لە غەرب. وایە ئەمەش بە بەسمان چیە؟ ینی مەسەن کاتی حیزبی جمهوری لە ئەمریکای باتۆ دیموکراتەکان چەپڕە لێن، وەکو چۆن عمالەکان حیزبی عمال لە بریتانیای باتەوە با بڵین محافزی چەپڕە لێە. ئەم کللتورە بە مێژوو دێتە کوردستان کە پارتی بیباتەوە یەکێتی چەپڕە لێە و کە یەکێتی بیباتەوە گۆڕان چەپڕە لێە. مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە بۆ ئەم واقعە ڕوو نادات. من پێم وایە ئەمەمە مەسەلەی بەرژەوەندی گشتی، ئەوەی یەک کورسی هەیە و ئەوەی سیوەشتی هەیە لە بەرژەوەندی گشتی، ئەوەی یەک کورسی هەیە ئەوەی سیوەشتی هەیە لە بۆ ڕیفۆرم، ئەوەی یەک کورسی هەیە ئەوەی سیوەشتی هەیە لە بۆ چاکسازی. من نازانم کامە ڕەژعیە و کامە تەقەدومی، کامە لەسەر حەقە و کامە لەسەر حەق نییە، کامە مەنتیقی پێ و کامە مەنتیقی پێ نییە. لەبەرەوە من پێم وایە واقعەکەی واقعی سیاسی کوردستانە. کەس لەم کوردستانە ڕیسپی نییە، وەکو چۆن کەسیشتایە عەبد نییە، کەسیایە سەید نییە و کەسیشتایە کۆیلە نییە. هەمومان لەم کەشتیین. ئەم کەشتێک کە بەرەو ئازادی، بەرەو ئایندە، بەرەو مافی چارەنووس، بەرەو ڕیفراندۆم، بەرەو حەقی تەقدیری مەسەر، بەرەو ئێعلانی دەوڵەتی کوردیە ڕوا پێویستی بەدەنگی بتوکی شەخصە لە دوورترینی شوێن. بەڕێز ئازاد، پێشتر ینی خەڵکی کوردستان تا ڕادێک ئومێدی بە یەکێتی نیشتیمانی کوردستانی هەبوو تای تەرازوەکە ڕابگرێت و ینی نێوماڵی کوڕیەک بخرێتەوە. بەڵام ئێستا وەکو دەبینرێتن هەڵوێستەکانی یەکێتی لە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان نزیک بۆتەوە و تەنانەت ئەو بڕیارانەی کە لە گردەکەەوە دەردەچێتن تا ڕادەیەکی زۆریش یەکێتی نیشتیمانی کوردستان پێوەی پابەندە. چۆن ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم هەڵوێستەی ینی دەتوانێتن بارودۆخەکە ئاسایی بکاتەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان من لێرا ئەندامی حیزبێکی سیاسیم کە پێوتی یەکێتی و ئەندامی مەکتەب و پێگەیەکی تایبەتی و حساسی خۆشم هەیە. ئەکرێ من ڕێیەکی جیاوازم لەسەر حیزبەکەم و لەسەر ئارای حیزبەکەم و لەسەر ئیتفاقی حەڤەی مانگی شەبێ، بەڵام من ئیلتیزامی حیزبیم هەیە بۆیە پابندم بە هەموو لە ئەلفۆتایایی. من پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت لەگەڵ گۆڕانە و لەگەڵ پارتیا بەتەنها کێشەکان حەڵ بکەن لەم کوردستانە ئەگەر کۆمەڵ و یەکگرتووشیتیانە بێ.
جاوەرە سیرکە کەواتە یەکێتی و گۆڕان بەتەنیان ناتوانن نەک یەکێتی و گۆڕان و پارتیش من پێم وایە کێشەی کوردستان کێشەی کارابوونەوەی حکوومەت کارابوونەوەی پەرلەمانە کێشەی نەمانی قەیرانی داراییە یا ئەهوەنکردنەوەی ئەو قەیرانەیە کێشەی دیالۆگ و گفتوگۆیە ئەم کارابوونەوەی پەرلەمان ئەم ئەهوەنکردنەوەی قەیرانە ئەم دیالۆگ و گفتوگۆیە حیوارێک نییە تەنها بە باڵایەکی جوگۆڕان و پارتی ئازاد ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەیەوێت ببێت بە لایەنێکی تەرەفدار لە کێشەکە بۆچی هەوڵ نادات لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان پارتەکانی دیکەی کوردستانی ئەوان بە یەکەوە یەک خیتابیان هەبێت فشار بخەنە سەر پارتی و گۆڕان تاوەکو پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە ئەمە خلافەکەی منە کاکە کامەران یعنی مەوزوع تۆ سێرکە لە پار 23 شەشەوە یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتو یەک پاکێجوو یەک حیوار و یەک دیالۆگ و یەک قسەوی خطابیان هەیە نەتیجەکەی ئەوە بوو کە لە 12 دابینیمان لە 26 پارەوە ئەمە ئەوە نییە ئێمە لەگەڵ گۆڕان و ئێمە وەکو یەکێتی لەگەڵ کۆمەڵ و یەکگرتو قسە بکەین مەبەستم ئەوەیە ئەبێ بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو ئیتفاقێکی حەڤەی پێنجەوە لەگەڵ برادرانی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەی خۆی و خیتابی خۆی و ڕێگی خۆی ئەبێ لەناو ئەم حیوارانە دەنگ باداتەوە یەکێتی گۆڕان نییە یەکێتی تعارفی لەگەڵ گۆڕانە هەیە یەکێتی سەوزە یەکێتی نیلی نییە کەواتە پێت وایە خیتابی سیاسی یەکێتی باشە کەواتە پێت وایە ئێستا پێگەی یەکێتی پێش ڕێکەوتنەکەی لەگەڵ گۆڕان چ گۆڕانکارێکی بەسەر داهاتوە ئایا پێگەی یەکێتی بەهێزتر بووە یاخود بۆ تا وەکو باسی لەوە دەکەن بۆ تا پاشکۆیەک لە سیاسەتەکانی بزوتنەوەی گۆڕان نایەکێتی نابێ بێ پاشکۆ ئەگەر پاشکۆش بێ هەڵەکات ئەمە یەک دوو من بە بەڕێزت دەڵێم ینی واقع سیاسەکە شتێکی کە دەخوازێ ئەمە یەک هێزی سیاسی نییە بەتەنها ینی یەکێتی پارتی گۆڕان بیانەوە سێقۆڵی دانیشن گفتوگۆ بکەن بەبێ کۆمەڵ و یەکگرتووشیان پێ ناگرێت کۆمەڵ و یەکگرتووی هێزە ئیسلامیەکان لە ناو پەرلەمانی کوردستانە حەڤە کورسیان هەیە ئەگەر تەعاتفی دوو پەرلەمانتاریش ڕاکێشن بەلای خۆیان ینی یەک لەسەر پێنجە یەک لەسەر پێنج با بڵین ناکرێتە دەرەوە تامیش ناکرێ جا من ڕێی وایە تۆ لەوە گەڕە یەکێتی و گۆڕان ئیتفاقی سیاسیان کردو دنیا نەڕووخاوە ئیتفاقێکی سیاسی ژەبێ لەگەڵ پارتیا بکەنەوە ئینا یەکێتی و گۆڕان حەڤەی نیسان نەکەن و حەڤەی شەشیش و حەڤەی حەوت و حەڤەی هەشتیش بەبێ پارتی بەبێ دیالۆگ لەگەڵ پارتی بەبێ دانیشتن لەگەڵ کۆمەڵ بەبێ خوێندنەوەی پێگەی یەکگرتوو بە تایبەتی یەکگرتوو ئێساچێ بەڕێز مامۆستا سەلاحەدین بەهادین لە هەوڵێکی بەردەوامایە ینی حتا لەسەر ئەمە حیزبەکەی خۆشی کەوتووە کە دێ بۆ لای پارتی دەچێ بۆ لای گۆڕان یە بۆ لای یەکێتی دەگەڕێتەوە بۆ لای پارتی بەبێ ئەمانە ئیشەکە ناکرێ با من پێم وایە حەسری نەکەین باشە ئەگەر بۆ چوونی بەڕێستان وەکو ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان وابێ بەڕێز ئازاد بۆچی دەبێ یەکێتی ئەمە هەڵوێستەی ئێستایی هەبێتن بۆچی دەبێ بەم شێوەیە سیاست بکاتن کە ینی لەگەڵ بۆ چوونی تۆ نەگونجاوە کام هەڵوێستی ئێستایی ئەم هەڵویستەی ئێستا کە لە گۆڕانەوە نزیکە بە تایبەت مەلا بەختیار بە ئاشکرا باسدەوە دەکاتن لە مەکتەبی سیاسی یەکێتیەوە هیچ بڕیارێک دەرناچێتن ینی بڕیارەکە تا ڕادێک کە ئاماژەی پێ دەکاتن لە دەرەوەی مەکتەبی سیاسی بڕیارەکان دەردەچێت کامەرا من بۆ خۆم لەسەر ئیتیفاقی حەڤەی نیسان قسەی تایبەتی خۆمەیە و ڕێی تایبەتی خۆمەیە و من کادری حیزبێکی سیاسیم کرێگرتەیەم حیزبە سیاسی نیم ئەم حیزبە سیاسیە منی پێوا پێگەیانوە کە من ڕێیمە بێ و دەنگەمە بێ و ڕە و دەنگی خۆم جیایە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێسا چێتە تەحالفێکی لەگەڵ گۆڕانا کردووە ئێخۆ 4 ساڵیش تەحالفی لەگەڵ پارتیا کرد دنیا بۆ نەڕووخا ئەمەی گۆڕانیش دنیا نابێ بڕوخێ یعنی یەکێتی تەحالفی یەکێتی گۆڕان نابێت دنیا بەوات تێبگەنی ئیتر دنیا سەوزیتیان نەماوە زەردیتیان نەماوە تروسکاییتیان نەماوە ئاسۆ نەماوە نەخێوان نییە وەکو چۆن اتفاقی استراتیژیمانە بوو لەگەڵ پارتی ڕێکەوتین هەچەند اتفاقی استراتیژی ئیشکالی لەسەرە ئینا بەڕەسمین چ لای یەکێتی چ لای پارتی با بڵین نەکوژاوەتەوە یا بڵین تامیش نەکراوە ئەکرێ ساردی هەبێت لە اتفاقی استراتیژیا وەکو بەڕێز کاک مەلا بەختیار ڕێ مەبەستم ئەوەیە یانی یەکێتی و گۆڕانیش تەحالفێکی سیاسیان کردو یەکێتی و پارتی جەسەڵ باشە ئێستا چۆن پێناسە یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکرێت شوناسی یەکێتی لە نێو ڕێککەوتنی لەگەڵ گۆڕان لەگەڵ ڕێککەوتنی استراتیژی لەگەڵ پارتی شوناسی یەکێتی چییە؟ ئایا بەشێکە لە گۆڕان بەشێکە لە سیاسەتەکانی گۆڕان هەڵەیە بە ئەساسی لە چۆ دەست پێکە کاکە ئەم هەڵەیە لە ئەساسا یەکێتی نیشتیمانی کاتێکە بە لیستی جیادا بەزێتەوە ئەوە یەکەم خەرقی ئیتفاقی استراتیژیە کاتێکیش پارتی دێ ئیتفاقی حەڤەی نیسان لەگەڵ گۆڕان دەکا و یەکێتی نیشتیمانی بە پەڵە پرۆژە فریای پەرلەمانەکەوێ
و نە لە پەرلەمانە دەوری ئەبێ نە لە وزارەتی سیادی ئەبێ ئەوەشان خەرقێکەکەیان پارتیۆ کراوە ینی حقەتێ بە تۆ بڵێم ئێستا کە من مەقابلەکەم لای بەڕێستان سەعات 20 بۆ 9 من هاتووم بە سیارەیەک لە ماڵەوە هاتوومەتە ئێرە اینجا مەڕوویداوە ئیتفاقی حەڤەی نیسان دەرهاوێشتەی وەزعێکە حەڤەی 5 وەکو چۆن ئیتفاقی حەڤەی نیسانیش دەرهاوێشتەی وەزعێک بوو جا بۆ نەکبەتی لە کووردا هەمووی حەڤەکانە یا حەڤەی شوباتە یا حەڤەی نیسانە یا حەڤەی مایسە ینی لە وڵاتان سیانزە نەحسە لێرە لەوە چی حەڤە نەحس بێ کەواتە کاردانەوەکان لەسەر ئەو ڕێکەوتنە چی دەبێت بە بۆچوونی ئێوە لە کاتێکدا بەرپرسانی یەکێتی و بەرپرسانی گۆڕان بازدەوە دەکەن کە ئەو ڕێکەوتنە ئەگەری ئەوەی هەیە حزبی دیکەش بێتە نێویەوە ئەوە باشی باشتر منش بۆیە ئەڵێم یانی یەکێتی و گۆڕان بە تەنها ناتوانن قەیرانی ئابووری پەرلەمان کارا بکەنەوە دەسەڵاتی تەنفیزی بکەن بە موسات حکوومەتێکی لەسەر پێوەستان بێ یەکێتی و گۆڕان دارەکەی موسایان پێ نییە ئەمە ئەبێ پارتی هاوکار بێ ئەمە ئەبێ پارتی سەنگی مەحەق بێ و ئەمە بێ پارتی دەنگی تەواوی هەبێ وەکو چۆنە بێ کۆمەڵی یەکگرتو ئەوانش بێن و قسەیانە بێ و پرۆژیانە بێ و ئیزافەیانە بێ یەکێ لە جوانی ئەم ئیتفاقە کە من سەد شتم لەسەری هەیە بریتی لەوەی کە کراوەیە بۆ لایەنەکانی تر واتە ئەکرێ کۆمەڵیش بێ بە ئیزافەی خۆی و بە پرۆژەی خۆی بۆ ناو چۆن ئەکرێ یەکگرتوش بێ چۆن ئەکرێ پارتیش بێ ئەم وڵاتە وڵاتی تامیشکردنی لایەنی سیاسی نییە دیموکراسی شەرقی دیموکراسی تەوافقیە ئەمە بە کللتورێک هاتووە یعنی تۆ سیرکە مە بەڕێزە دەڵێم ئەو دیموکراسیتی کە لە ئەوروپا هەیە هی ڕۆژ و دوو ڕۆژ نییە ئێمە ساڵی 1992 حوتی با بڵێن پێنجی 1990 ئازاد بووین یعنی دەوڵەتی کوردی ئەگەر میدیا بریتی بێت لە باوە گەورەکانی ئێمە لە باپیرە گەورەکانی ئێمە لە ئەجدادی کورد لە دەوڵەتی میدیاوە تا پێنجی 1990 کورد معارض بەڕێز ئازاد ئەو ڕێکەوتنەی یەکێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئایا یەکێتی بەهێز کردووە یاخود بە پێچەوانەوەیە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی کە ڕێکەوتون ئەگەر ئەم ڕێکەوتنەی حەڤەی 5 نەبێ بە چرۆیەک بۆچی بۆ ئاشتەوایی سەرتاسەری نەبێ بە گوڵێک بۆچی بۆ کاراکردنەوەی پەرلەمان نەبێت بە درەختێک بۆچی بۆ سایەیە کە هەموو کۆمەڵ یەکگرتو سۆسیالیزمەوە لە ژێریا ئیسراحەت بکەن ئەو ئیتیفاقە هەر نەبێ باشتر پێتان وایە ئەمە دەبێت ئەوەی تۆ باسی لێوە دەکەیت دەبێتە هۆکارێک بۆ پێم وایە بە یەکێتی گۆڕان بە تەنها ناکرێ نەخێر نەخێر بە یەکێتی و گۆڕان بە تەنها ناکرێ بە پارتیشەکرێ بە کۆمەڵیشەکرێ بە یەکگروشەکرێ بە هەموو لایەنە سیاسیەکانەکرێ باشە ئەو دۆخی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا چ دۆخەیەکە لە هەڵوێستەکان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە داوای سیستەمی پەرلەمانی دەکات داوای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی دەکات کۆمەڵێک داواکاری کە هەمان داواکاری بزوتنەوەی گۆڕانە بەڵام لە حکوومەتیش لە ئیدارەدانی ئەو وڵاتە لەگەڵ پارتیە ئەمە هەتا کەی بەردەوام دەبێت ئایا مەترسی ئەوە دەبی لە داهاتوودا یەکێتی بەلایەکدا خۆی بکێشێتەوە؟ من پێم وایە ئەو ینی مەسەلەن من ینی نابێ یەکێتی لەو خطابێکی سیاسی پارادۆکسانەی هەبێ بە سەراحەت ئەمە یەک دوو من پێم وایە دوای حەڤەی نیسان حەڤەی 5 حەڤەی مایز با بڵێن جەوێکی کە هەیە بۆ دانیشتەکان یعنی ئێمە جارێککە ئەبێ یەکێتی گۆڕان پارتی کۆمەڵ یەکگرت و دانیشن تەوزیعی حکوومەت بکەنەوە تەوزیعی پەرلەمان بکەنەوە تەوزیعی ئەو پاکێجەش بکەنەوە کە 26 تەقدیم کراوە یعنی ئەو پاکێجەی 26 نە 22 لەسەر حەوتە نە دەقی قورئانی پیرۆزیشە کورد قەزەی کورد ڕیفراندۆم مافیچاری خۆنووسین ئایندەی ئەم میلەتە قوتی خەڵک مەعیشەت ژیان کارەبا لەسەروی هەموو پاکێجە نووسراوە بەڵام ئەمە چۆن دەکرێتن پێتان وانە ئەرکی هەرە گەورە لەسەر ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسانی یەکێتیە بۆ لای پارتی نەبێ ئەی پارتی لە بەرەوەی باوک نووسی وەشک و سیانەیە و هێزی یەکە من بۆ لای پارتی نەبێ باشە کە من پێم وایە یەکێتیش بێ پێگە و بێسەنگ نییە بۆ لای پارتی نەبێ باشە ئەگەر پارتی هەوڵ بدا بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ و گۆڕانیش هەوڵ بدا بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ ناکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێشتر بەڕێستان لە نووسینێکتا باستان لەوە کردبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتی نیوەی خەڵکی کوردستان دەکات ببێتە تەڕەفێک و نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات هەردوو لا بخاتە سەر مێزەکە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕێی خۆی بێ و خاوەنی خطابی خۆی بێ و خاوەنی سیاسەتی خۆی بێ و سیاسەتی دووفاقی و سیاسەتی پارادۆکس نەبۆ یەکێتی بەڵام پێتان وایە لە ئێستادا خاوەن ئەو بڕیارە نییەکەوە باسی لێوە دەکەن بەڕێز ئازاد بەڵێ گوێم لێ نەبوو پێتان وایە خاوەن ئەو بڕیارە نییە کە ئێوە باسی لێوە دەکەن
زين شلون او برياره بريز بلام او برياره مثلا اكري اشكاليه كبيره اسا تحالفات سياسيه هي بلام او برياره جمله يقنيه مثلا بلين اما دير الشعر داري ازادي بخن او ندي قد برناقري اما النص كيبي او برياره بوشكره جبجه ناقري او برياره ابي سرازي واقع الرنباتوا براشي نكم دواي اتفاقي يجيتي غوران دواي حفدي بينج ئێستا پارتی هێزێکی سیاسی وەکو کۆمەڵ وەکو گۆڕان وەکو یەکگرتو وەکو یەکێتی ئەبێ ئێمە حیوارێکی کەمانە بێ ئەبێ ئێمە قسەیەکی کەمانە بێ کاراکردنەوەی پەرلەمان بە میزاجی شخص و بە پاجێژی 26 ناڕوا حکوومەت و دەسەڵاتی تەنفیزی بە 26 ناڕوا و هاکەزا بەوەش پێمان وابێ پارتی دیموکراتی کوردستان با بڵین هیچ حیوارێک نەکا هیچ دیالۆگیەک نەکا هیچ هەنگاوێک نێتە پێشەوە هیچ مێزێکی با بڵین مدەوردا نەنێ بۆ ئەوەی کەس تایە گەورە نەبێ و هەموو لایەک ئاستا کۆبنەوە گفت بکەن ئەوەش ناڕوا بۆ ئێمە بیر لە شتێکی کە بکەینەوە یەک ئەمساڵ ئەمریکیەکان ئینتیخاباتەوە مانگی 11 تا مانگی 11 گۆر 2006 دەستێنان پشتی قورس دوو داعش لە مووسڵا ئەگەر کۆتایی بێ کۆتایی داعشە ئەو کاتە ئەڵێ سۆپەر داعش ئەفتەر داعش دوای داعش ئێمە چیەکەین ئەبێ پێش داعش بیکەین سێ مەسلەی ڕیفرادۆم و مافی چاری خۆنووسین لە ئارایە ئەمانە هەنگاوی جدیتری ئەوەیە ئەمە لەوە گەورەترە ئەم پەرلەمانەوە ئەو حکوومەتەوە من بە بەڕێزی بڵێم 92 ئێمە ئینتیخاباتمان کردووە ئەبایە 96 مان کردایە نەمان کرد ئەبایە 2000 مان کردایە نەمان کرد ئەبایە 2004 مان کردایە نەمان کرد 12 ساڵ پەرلەمانیش نەبووە و حکوومەتی هەرێمیش دوو ئیدارەیش بووە لە ڕووی ئیشکالی ناوخۆی و دۆزەکەمانەوە ناخۆش بووە ئینا دنیا نەڕووخاوە ئێستا زۆر ئاساییە مایکی کەش ئەم پەرلەمانە لە وەسعابێ بەڵام بە دیالۆژێک بە حیوارێک ئەم حیوارە کەس تامیش نەکرێ زۆر باشە کەس تامیش نەکرێ یەکێتی و گۆڕان لە کاتی ئیمزاکردنی ڕێکەوتنەکە باسییان لەوە کرد ئامانجی سەرەکیان لەو ڕێکەوتنە یەخستنەوەی نێوماڵی کووردە پاش ئەوەی لەگەڵ نزیکەی سی پارت و لایەنی سیاسی هەرێمی کوردستان و عێراقی دیدار و کۆبنەوەیان کرد تاوکو ئێستا یەک پارت ئامادە نەبووە بچێتە نێو ئەو ڕێکەوتنەوە پێتان وایە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئایا پێیان وایە ئەو ڕێکەوتنە ڕێکەوتنێکی کاتیە یاخود ستراتیژی و گۆڕان بە تەنها ناکرێ هۆکارەکەی ئەوەیە یەکخستنەوەی ماڵی کورد بە یەکێتی و گۆڕان بە تەنها ناکرێ بەڵێ باشە یەکێتی دەبێت چی بکاتن لە ئێستادا بە بۆچوونی ئێوە دەبێت دەستبەرداری ڕێکەوتنەکە بێت جارێکی دیکە ببێتەوە ناوبژیکاری هەردوو لە نا یەکێتی نیشتیمانی کوردستان اتفاقی استراتیژیشی لەگەڵ پارتیا هەبووە پارتی لەگەڵ گۆڕانی شارڕێکەوتووە و وەزیری پێشمەرگە و وەزیری داد و نازانم وەزیری دارایی و وەزیری مالیە و سەرۆکی پەرلەمانیشی دراوەتێ اتفاقی استراتیژی هەڵنەوەشاوەتەوە ئەکرێ یەکێتی اتفاقی لەگەڵ گۆڕانیشا هەبێ و لەگەڵ پارتیش قسە بکرێ و لەگەڵ کۆمەڵ و یەکگرتوش قسە بکرێ و دیالۆگ بکەین من بە بەڕێزت دەڵێم یعنی ئەم وڵاتە بەهێزێکی سیاسی تامیج ناکرێ بەهێزێکی سیاسی تێگەدرێ وەرە سێرکە یەکێتی و گۆڕان و پارتی نزیک بە 32 هەشتا کورسیان هەیە هەشتا کورسی لە 111 کورسی لە 100 کورسی یانزەی کەمینەکارە کەم نییە بەڵام ئەم هەشتایە بەبێ کۆمەڵ و یەکگرت و شەو ڕۆژی لێبێ باگر داوامی کارەبا نابێ داوامی شارەوانی نابێ داوامی دایرەی مەکتەب نابێ ئاوەک پێویست نایە یعنی ئەبێ بیر لەوە بکەینەوە کەس لە وڵاتە سەید نییە و کەسیش عەبد نییە ئەم وڵاتەیی هەمومانە ئەوەی هێزی یەکەمە پارتیە باوکە مەسئولیاتەکە بە پلە یەکەم لای ئەوەی هێزی دووەم گۆڕانە پلەی دوم لای ئەوەی هێزی سێمە یەکێتیە بە پلی سێم لای ئەوە لەوە گەڕێ پێچێتی پێگەیەکی گەورەتری لە زۆر باشە ئێمە کامانوە مەغەدرا ئێمە کامانوو باشدە کورسەکە نامەمان پێون ئەرزی واقع و دیفاعکردن لە وڵاتە و شەیدبوونی پێش بەڕێز ئازاد ئێستا قسەی زۆر لە ڤیدیۆکانی یەکێتی و گۆڕان دەبیسترێتن بڵاو دەکرێتەوە لەوەی کە یەکێتی و گۆڕان هەوڵ دەدەن ببن بە یەک حەزب و تەنانەت ئێستا زۆربەی بەرپرسان و میدیاکارانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچن بۆ گردەکە و لەگەڵ ڕێخەری گشتی بچوتنەوەی گۆڕان دیدار و کۆبنەوە دەکەن تەنانەت باز دەوەش دەکرێتن یعنی ئەگەر زۆرە نێوشێوان مستەفا ببێت بە مەرجەیەک بۆ هەردوو حزب ئەگەر یەکگرتنەوەی ئەو دوو حزبە نزیکە من بە نزیکی نازانم بەڵام یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕانیش ئەگەرێکە لە ئەگەرەکان دوور نییە کەواتە هەنگاوەکان بەو ئاقارە دەچن ئێستا هەنگاوەکان چیت پێت بڵم یعنی ئێستا هەنگاوەکان بۆ ئاخارە نابینە بچن
بەڵام ئەمە اتفاقە دوومان کراوە ینی حەڤەی پێنج بۆ حەڤەی حەو ئەمڕۆ 24 ینی 65 66 ڕۆژە هزار ساڵ نییە زۆری بەردەماماوە دوام یەکگرتنەوە یەکێتی و گۆڕان هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەگەر ئێمە حیوارێکی دن نەکەین ئەگەر ئێمە لەسەر مێزێکی مدەور کە کەسمان سەید نەبین کۆبینەوە ئەوە گرنگە واقعی سیاسی ئەم وڵاتە عێراق من جارێککە پێم وایە عێراق نییە عێراق لە جوغرافیا نەما عێراق ئەو عێراقی جاران گوزەشت عێراق 32 میلیۆنە بەرزە لە بەڕێز ئازاد ئەگەر بە سەراحەت وڵام بدەیتەوە ئەم ڕێکەوتنا بە ڕێکەوتنێکی تاکتیکی دەبینن یاخود بە ڕێکەوتنێکی استراتیژی دەبین و ئایندە یەکگرتنەوەی لێ دەکەوێتەوە مەسەلە تاکتیک و استراتیژ نییە ڕێکەوتنێکی سیاسیە و ڕێکەوتەکە ئەلڤای ڕێکەوتەکە 25 خاڵە 25 چەند خاڵەوە چەند بابڕێن پاشکۆیە هەمووی ئێستا لە ئەنتەرنێتا دەریێنە و دیارە و هیچ شاراوە نیە وعدی بلفۆر نییە ڕێکەوتنیەکێتی و پارتی بۆ دروستبوونی دەوڵەتێکی تر پێدوانێ خاڵی شاراوەی هەبێتن ئەکرێ من بزایریان نایبینم نایبن باشە ئایندە چۆن دەبینن چۆن بکرێتن هەردوو تەرەف گۆڕان و پارتی کۆ ببنەوە ئێستا کۆمەڵێک هەوڵ هەیە لەلایەن سەرۆکایەتی دیوانی سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم هەروەها یەکگرتووی ئیسلامیش ئومێد بەخشەم هەوڵانە باش ئەگەر کۆ نابنەوە ئەگەر حیوار ناکەن چی ئەکەن من ئەم پرسیارە لە قیادی سیاسی کورد دەکەم لەوەی 6 کورسی هەیە ناوی کۆمەڵە و بەڕێز مامۆستا عەلی باپیرە لەوەی 30 کورسی هەیە ناوی پارتیە و بەڕێز کاک مەسعود سەرۆکێتی ئەگەر کۆ نابنەوە چی ئەکەن من ئەم پرسیارەکەم ئەگەر ینی مەسەرەن میوانداری میوانێ ناکەن میوانداری وەفدێ ناکەن دانانیشن حیوار بکەن کۆ نابنەوە چی ئەکەن باشە ئەگەر من هەمان پرسیار لە بەڕێستان بکەم ینی بۆچی دانانیشن ئەگەر دانانیشن ینی ڕەوشی هەرێمی کوردستان بەرەو چه ئاقارێک دەڕواتر دەیانەوێ بیگەن بە چ دۆخێک من هیوادارم دابنیشن چونکە دانیشتن حەلا هیوادارم گفتوگۆ بکەن چونکە ئەمانە ناری سیاسی یەکن دوژمنی یەکنین واتە یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵی یەکگرت و پرۆژەی گیان بەرامبەر یەکتر هەیە بۆچی بۆ تەسلیحات بۆ چاکردن بۆ ئیسلاحات بۆ ریفۆرم بۆ ئایندێکی باشی ئەم گەلە ئەم پرۆژەیە ئەگەر سری قاسمی مشترک خاڵی هاوبەش بکەی دەخاڵ لای گۆڕان بێ هەشتی لای پارتیە هەشت دەخاڵ لای پارتی بێ حوتی لای کۆمەڵە دەخاڵ لای کۆمەڵ بێ هەشتی لای یەکگرتووە لەبەرەوە قاسمی مشترەکەیە هەندێ شتی شخصی هەندێ مەسەن ئەوەی کە پێوتێ کللتوری شەرق کە من پێت ئەڵێم مەسەرەن کوردە ناموسی و من هاتم و ئەو نەهات و من تەلەفۆنم کرد ئەو جوابی نایە وەڵا ئەو نایە من ناڕۆم و ئەم شتانە واز دەبێنن نەنووسن بە پرۆژەی کۆنکرێتی و پرۆژەی کۆنکرێتی بڕۆن لەگەڵ نەیارەکانی دەوڵەتی کوردی لەگەڵ نەیارەکانی دۆزی کوردی لەگەڵ دەوڵەتی عێراقی ئێستا کە فری بەسەر جمهوریەتەوە نماوە لەگەڵ عێراقا پرۆژەی کۆنکرێتیان بێ لەگەڵ تورکیا پرۆژەی ئایندە چۆن دەبینی کۆماری ئیسلامی ئێرانە پرۆژەی کۆنکرێتیان هەبێ ئایندە چۆن دەبینی پێدوای گرێکۆرەکە دەبێتەوە یاخود دەبێت لە دەرەوە کەسێک بێت و گرێکۆرە بۆ خەڵکی کوردستان بکات وەڵام من هیوادارم مەسەرەن کوڕ ڕیشپی زۆرە لە خۆمان بین بە ڕیشپی خۆمان کەس دێەوە هەچ کەسێکی ژیە بە خێراتی بکەن ئاساییە بەڵێ بەڕێز ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سوپاس کە ئێوەش لەگەڵمان بوون